برانی خۆشەویست میوانانی ماڵی خوا بڕژێ بەسەرتاندا بەرەکەت و میهرەبانی خوا و بڕژێ بەسەر پێغەمبەری خۆشەویستمان هەتا ڕۆژی قیامەت هەزاران سەڵات و سەلام. زۆر لە مێژە تا مەجرۆمە بێمە زیارەت ماڵەکەت، بەڵکو تۆزێ بچێژم هەوای دەوری بەیتەکەت. لەژێر دیواری کەعبەدا بڕێژم فرمێسکی چاو، داوای غوفرانت لێ بکەم لەوێ بگریم زۆر بەتاو. بە بەرجی کفن و سپیمدا هەر لە بەیکە بڵێمەوە، بەڵکو لە گوناهەکانم خودایە پاکماکەیتەوە. ئەی خودایە چاوەڕێمە بێتە دی ئەم ئاواتم، بێم لەسەر کێوی عەرەفات داوای عەفوت لێ بکەم. برایان میوانانی ماڵی خوا، دیارە ئێمە هەر لە دەڕۆژی نۆمینەی حاجیان داین کە ڕۆژانێکی زۆر بە بەرەکەت و گەورن. ئەمڕۆ دەچینە خزمەت یەکێک لە ڕوکنەکانی ئیسلام، لە پایەکانی ئیسلام کە پایەی پێنجەمی موسڵمانە، کە پایەی پێنجەمی ئیسلامە، ئەویش حەجە، حەجکردنی ماڵی خوا. حەج لە پایە سەرەکیەکانی ئیسلام و فەرزێکی زۆر پیرۆز و گەورەیە و گرنگێکی زۆری لە قورئان و حەدیثدا هاتووە و هەروەها پایە و ڕوکنی پێنجەمە وەکو باسمان کرد لە دینی ئیسلامدا و کۆمەڵە کردەوە و عیبادەتێکە کە دڵەکان بەرەو نزیکبوونەوە لە خوای گەورە دەبات و هەروەها مرۆڤ پاک دەکاتەوە لە گوناحەکانی. هەروەکو خوای گەورە دەفەرمێ وەللله على الناس حج البيت من استطاع إليه سبيلا. واتە حەجکردنی کەعبە بۆ ماڵی خوا فەرزە لەسەر هەموو خەڵکی کە توانای گەیشتنی بەوەی هەبێت، توانای جەستەیی و مادی هەبێت. و هەروەها ئەم ئایەتە گرنگی حەجمان بۆ دەردەخا کە فەرزێکی ئاینی و بەرجەستەیە و هەموو مسلمانێک کە توانای جەستەی و دارایی هەبێ پێویستە یەک جار فەرزە لەسەری جارێک بڕوا بۆ ماڵی خوا و حەجی ماڵی خوا بکە. پێغەمبەری خۆشەویستمان لە فەرموودەیەکدا پێمان دەفەرمێ من حج فلم يرفث ولم يفسق رجع كيوم ولدته أمه. دەفەرمێ هەر کەسێک ئەگەر هات و حەج بکات بچێتە ماڵی خوا بە مەرجێک لەوێ گوناح نەکات، قسەی ناکشیرن نەکات، کرداری ناڕەوا نەکات، ئەو کردارانەی کەوا مەمنوع کراون لە مەراسیمی حەجدا، کاتێک کە دەگەڕێتەوە وەکو ئەوەی بە تازە لەدایک بوو بێ، بەو شێوەیە لە گوناحەکانی پاک دەبێتەوە. و هەروەها هەر کەسێک کە حەجی ماڵی خوا بکە پاک دەبێتەوە و خوا هەموو دوعایەکی لێ ژیرا دەکا و لێ قبوڵ دەکا و هەرچی گوناحی لەسەری هەیە دەسڕێتەوە. حەجکردن کۆبوونەوەیەکی جیهانیە بۆ مسلمانان کە یەکێتی و برایەتی ئیسلامی دەردەخات و نیشانی دەدات هەر لە کەعبەی پیرۆزەوە هەتا ئەو شوێنەی کە تۆ بۆی دەچی و لە وڵاتەوە کە بۆی دەڕۆی. و هەروەها برایەتی یەکسانی ئیسلام مسلمانان نیشان دەدات. و هەروەها حاجەکان کاتێک کە بەرەو عەرەفات و مزدەلیفە و مینا دەچن وەک نیشانەی فەرمانبەرداری و دڵسۆزی بۆ خوا و نیشان دەدەن وەوانەیەکی گەورە فێری مرۆڤایەتی دەکرێت، ئەویش سەبر و ئارامی و هەروەها بەخشینە لە پێناوی خوا. ئەی مسلمانان کاتێک کە حەج دەکەن با حەجەکەتان بە دڵسۆزی بێ، خاڵیسەن مخلیسەن بۆ خوا بێت، نەک بۆ ڕیا بێت، نەک تەنها لەبەر ئەوەی بێکەوە هاتیەوە پێت بڵێن حاجی. جارێکیان ئێمە لە حەج بووین، یەکێک لە حاجەکان کە لە وڵات لە کوردستانی ئێمەوە هات بوو هەموو لەشی کرد بوو بە کەشیدا، هەم سەری هەم ناوەڕاستی هەمووی بەس بووی. ئێمە ژەمان پرسی وتمان حاجی گیان ئەو هەموو کەشیدەت بۆچی بەست بۆ؟ فەرمووی کاکە من لە ئەو هەموو وڵاتانەوە هاتووم هەموو پارەم داوە خۆ دەبێ پێم بڵێن حاجی. ئەوە بەداخەوە زۆر جار هەیە دەچێتە قەڵبی ڕیاوە. ئینسان کاتێک حەج دەکات پێویستە حەج بۆ خوا بکات، تەنها بۆ خوا بێ، ڕیای تێیان نەبێ، خاڵیسەن مخلیسەن بۆ خوا بێ، بۆ ئەوە نەبێکەوە پێ بڵێن حاجی. و هەروەها مسلمانان بە حەجەکان بە دڵسۆزی بێت بۆ خوا و لە پێناوی خوا بێت، چونکە حەجکردن وەکو پێم گوتی ڕێگایەکە بەرەو بەهەشت و هەروەها ڕێگایەکە بەرەو نزیکبوونەوە لە خوای گەورە. و حەج هەندێک حکمەتی زۆری تێدایە. فەرزبوونی حەج فەرزێکی سەرەکیە بۆ مسلمانانی کە مسلمان باڵغ بێت، گەورە بێت و تۆوەکو باسم کە توانای جەستەیی و دارایی و هەروەها ئەمنی هەبێت کە زمانی پێشوو ڕێگاکان زۆر ئەمنیەتیان نەبوو، بەڵام بێس ئەلحەمدولله هەموو ڕێگایەک فەرهەم کراوە، ئاسان کراوە. وەخوای گەورە هەروەکو باسم کرد کە فەرمووی لە سوورەتی ئالی عەمران فەرمووی کەوا حەج لە ژیانتدا لەسەر یەک جار لەسەر ئینسانی مسلمان فەرزە ئەگەر بتوانێت بیکە. و هەروەها پێغەمبەری خۆشەویستمان دەفەرمێ الحج مرة واحدة فما زاد فهو تطوع. تۆ یەک جار لەسەرت فەرزە، بەڵام ئەگە چەند جاری کەش بتوانی و
توانای زەستەیی و مادیت هەبێ ئەوە دەبێتە تەتەوع ئەوە دەبێتە خێر و سەدەقە بۆ تۆ و حەج بەڕاستی ڕوکنێکی زۆر گەورەیە برایان هەر وەکو نوێش هەر وەکو شاتمان هەر وەکو زەکات هەر وەکو ڕۆژوو چونکە پێنجەم فەرزی ئیسلامە ئیسلام لەسەر 5 پایە دامەزراوە یەکێک لە پایەکان و کۆتا پایەی حەجە و هەر کەسێک لەسەر مسلمانان واجبە و فەرزە چۆن ڕۆژوو واجبە چۆن نوێژ واجبە چۆن زەکات واجبە ئەوە حەج واجبە لەسەر ئێمەی مسلمان جارێک بڕۆین بۆ حەجی ماڵی خوا بکەین و شەرتەکانی فەرزبوونی حەج مسلمان بێت باڵغ و عاقڵ بێت و توانای دارایی وەکو باسم کە جەستەیی هەبێت و ڕێگاکەشی باش بێت و هەروەها وەختی حەج کێیە 6 ڕۆژە تقریبن لە 8 مانگەوە دەست پێ دەکات لە 8 ذوالحیجە هەتا 13 مانگ 13 مانگ کۆتایی بە حەج دەهێنرێت ڕۆژی جەژن کە ڕۆژی حەج الئەکبەری پێدەگوترێ ئەو ڕۆژەیەکەوە حاجەکان دەچن ڕەمی شەیتانی گەورە دەکەن ڕەمی جەمەرات شەیتانی گەورە ڕەمی دەکەن و 3 ڕۆژ دەمێننەوە هەتا هەر سێ شەیتانەکان ڕجم دەکەن و دوای دەگەڕێنەوە بۆ مەککە و تەوافی ئیفاضە دەکەن و پاکبوونەوە وەکو باسم کرد پاکبوونەوە لە گوناحەکانە حەجی قبولکراوە گوناحەکانی مرۆڤ دەسڕێتەوە و نزیکبوونەوە لە خوایە حەج کردەوەیشی عیبادەتیە دڵەکان بەرەخوا نزیک دەکاتەوە ڕاستە جەستەییە بە جەستە زۆر ماندوو دەبین زۆر مشەقەتی تێدایە بەڵام لەگەڵ ئەوەشدا کە تۆ بەنیەتی خاڵص بۆ خواچووبی خوا گەورە هەمووت بە چاکە بۆ دەنووسێ هەمووت بەخێر بۆ دەنووسێ و هەروەها یەکێتی و برایەتی مسلمانان دەردەخا لە وێسەی دەکەم برایان ئەو هەموو خەڵکە هەموو قەومێک ڕەشە سوورە سپیە چەند زمانە ئەو هەموو لە ملیۆنان خەڵک کۆ دەبێتەوە تۆشان بەشانی ئەو هەموو ملیۆنە خەڵکە هەرێکە بە زمانێک بەڵام هەمویان چی دەکەن هەمویان لەژێر چەتری لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوول الله و هەمویان بە یەک زمان دەڵێن لەبەیک اللهم لەبەیک لا شەریکە لەکە لەبەیک ئین الحەمد والنیعمەتە لەکە والمولک لا شەریکە لەک هەمویان بۆ زمانە هەرێکە زمانێکە بەڵام هەمویان ئەو دوعایە دەڵێنەوە ئەو لەبەکەی دەڵێنەوە بۆ خوای گەورە بۆیە یەکێک لە کارە باشەکانی حەج ئینسانی مسلمان فێری سەبر و ئارامی دەکات ڕاستە لەوێ هەمومان ئەوانی کە چوون بۆ حەج بینیومانە کەوا شەڕ زۆر دروزە بێ بەڵام لەگەڵ ئەوەشدا ئینسانی مسلمان حاجی تو فێری سەبر و ئارامی زۆر دەکات لە حەجدا و هەروەها وانەیەکی گەورەیە کەوا ئینسان فێری سەبر و ئارامی دەکات و خۆبەخشین ئینسان کە توانی لاشەی خۆی ببەخشێ بۆ خوا و دەتوانێت هەستی سەرمایەشی هەیە هەستی ماڵی هەیە ببەخشێ بۆ خوا و ماندووبوون وەکو باسم کرد ئەو ماندووبوون و مشەقەتێ دەبێتە چاکە بۆت ئینشاءالله و هەروەها پێغەمبەری خۆشەویستمان دەفەرمێ هەر کەسێک حەج بە دڵ بکا بە ئیمانەوە خاڵیسەن مخلیسەن بخوا بێ جەزاکە ئیلا بەهەشتە ئیلا دەچێتە بەهەشتەوە دەفەرمێ الحەج المەبرور لەیس لەه الجەزا ئیلا الجەنە حەجی مەبرور مەبەستی چیە مەبەستی خاڵیسەن مخلیسەن بخوا بێ لەوێ شەڕیتیانەکەی گوناحیتیانەکەی زمانت بگری و ئەو شتانەی کەوا لەسەر حەجاج ممنوع و دروست نەبیکەی خۆ لێ دوور بخەیەوە ئەوە دەبێتە حەجێکی مەبرور قبولکراوە لە لای خوای گەورە و خوای گەورە ئینشاءالله دەتان باتە بەهەشت و هەروەها خۆشەویستی و دڵسۆزی تەواو بە خوای گەورە و حاجانی خۆشەویست کاتێک کە دەگەڕێنەوە لە حەج کە بە دڵێژی پاکەوە ڕۆیشتون و بە پاشی دەگەڕێنەوە هەر کەسێک لە ئێمە کە دەچین بۆ حەج لەوانەیە زۆرێک کۆڵێک گوناح و تاوان لەگەڵ خۆمان بەری بەڵام کاتێک کە دەگەڕێنەوە ئەگەر بە خاڵیسەن مخلیسەن بۆ خوا چووبین بۆ ڕیانە چووبین ئەو بە پاشی دەگەڕێنەوە هەروەکو پێغەمبەر فەرمووی وەکو ئەوی وایە تازە لەدایک بووبین ئێ باشە حاجانی خۆشەویست ئەگەر تۆ پەیمانێکت لەگەڵ خوا بەس لەوێ لە دەوری کەعبە سوڕایتەوە پەیمان و میساقێکی گەورە لەگەڵ خوای بەس نەکەی پەیمان بشکێنی نەکەن پەیمان بشکێن حاجانی خۆشەویست لەبیرتان بێ ئەو کاتانێکە لە میقات و ئیحرامت بەست بەجلی کفن و سپیەوە عهد و پەیمان لەگەڵ خوا مۆر کرد لەگەڵ خوا ئیمزا کرد بەجلی قیامەتەوە بە وردی لەبەیک اللهم لەکە لەبەیک بەڵێنتدا بەخوا کەوا جارێککە نەگەڕێتەوە سەر تاوان و گوناح و هەروەها دەخیلە حاجیان دایە حاجی بابە حاجی خوشکی حاجی برای حاجی تکایە ئەو پەیمانە نەشکێنن ئاگاتان لەبێ کاتێک کە دەگەڕێنەوە نەگەڕێنەوە سەر گوناح و تاوان زوو لەبەرەوەی تۆ پاک بوویەوە بە پاکی هاتوویەوە وەکو ئەوی وا تازە لەدایک بووبی و هەروەها چەند جار تۆ لەوێ فەرمووتە لەبەیک اللهم لەکە لەبەیک لەگەڵ هەموو حاجانی ماڵی خوا دەخوایە تۆوتوتە ئەی خوایە من هاتووم بە دەو فەرمانی تۆوە و تاعاتی تۆوە و تۆ شەریک و هاوڵت نییە بە ئەو ناز و نیعمەت و دەسەڵاتی تۆ هەتە تەنها موڵکی تۆی کەسی تر نییە مادام تۆ وات وتووە وات فەرمووە دەکەواتە مەگەڕێەوە سەر گوناح و تاوان
ئیتر کاتی ئەوە هاتووە بەڕاستی حاجیانی خۆشەویست لە هەموو کەس و حیزب و دەسەڵات دووربی هیچ بەرنامەیەکت نەبێ کاتێک کە دەگەڕێت تەنها هەڵگری پەیمانی ئەڵڵابی پەیمانی خوابی پەیمانی پێغەمبەربی و پەیمانی قورئانبی هیچ پەیمانێکی کرد لە دڵا نەبێ ئەگەر هاتوو لە دوای حەج گەڕایتەوە هیچ پەیمانێکی کرد لە دڵدا هەبوو حەجەکەت لێ قبوڵ نابێ برایانی حاجی خوشکانی حاجی بۆیە لە بیرت بێ کاکە حاجی کە چوویتە ماڵی خوا کە چوویتە کەعبە کەعبەی پیرۆز بە دەوری کەعبەدا سوڕایتەوە و بەردەڕەشەکەت ماچ کرد یاخود دەستت لێدا مانای تۆ دەست لە ملانی پارچەیەک لە بەهەشت بووی مانای تۆ لە دنیا دەست لە منالی بەهەشت بووی کەواتە وەک پێغەمبەر خۆشەویستمان دەفەرمێ الحەجەر الأسود من الجنة بەردەڕەشەکە لە بەهەشتەوە هاتووە دەی ئاگات لە خۆت بێ عهد و پەیمانت مەگۆڕە دڵ و دەروونی خاوێنت بپارێزە کارێ مەکە بەردەڕەشەکە لە خۆت تووڕە بکەی ئەی حاجی بەڕێز با لە ڕۆژی قیامەتدا شایەتیت بۆ بدات هەروەکو پێغەمبەری خۆشەویستمان دەفەرمێ ليبعثن الله الحجر يوم القيامة وله العينان يبصر بهما ولسان ينطق به يشهد به على من استلمه بحق پێغەمبەری خۆشەویستمان دەفەرمێ واللهی خوای گەورە ئەم بەردەڕەشە لە ڕۆژی قیامەت زیندوو دەکاتەوە کە دوو چاوی هەیە پێی دەبینێ و هەروەها زمانێکی هەیە قسەی پێ دەکا و دەبێتە شاهید لەسەر تۆ ئەگەر تۆ گەیشت بێ بەردەڕەشەکە و ماچت کرد بێ یاخود دەست لەدا بێ برایان ئەوەندە گەورەیە حەجکردن بۆ شێوە گەورەیە نەک ئێمە هیمالمان کردو زۆر کەسمان بەداخەوە دەڵێن کاکە وەڵا حەجمان بۆ بێتە ئێرە ناچین یا ئێمە پارە نادەین بە عەرەب کاکێکیان تۆ پارە نادەی بە عەرەب تۆ فەرزێکی خوایە جێبەجێ دەکەی ڕاستە ئێستا زۆربەی زۆری بەداخەوە کردوانەتە بیزنس کردوانەتە تیجاری هەر ساڵەی زیادی دەکەن ئەو پارەیە بەڵام ئێمە ناچارین ئەگەر ئێمە خوامان خۆش بوێ ئەگەر خومان پێ ئیماندار بێ ئەگەر خومان پێ مسلمان بێ دەبێ ئەو فەرزە بەجێبێنی ناچارین ئەگەر بە حەج چەندێکی بێ دەبێتەوە لەسەرت فەرزە جارێک بچی بۆ حەج ئەی برای حاجی ئەی خوشکی حاجی دەی حاجی بەڕێز تۆ چوویتە ئەم خاکە پیرۆزە کە خاکی مەکەی پیرۆزە کە خوای گەورە لە قورئاندا ناوی هێناوە سوێندی پێ خوارد و فەرموویەتی لا أقسم بهذا البلد وأنت حل بهذا البلد فەرموویەتی سوێن دەخۆم خوای گەورە خۆی دەفەرمێ سوێن دەخۆم بەو شارە پیرۆزە کە شوێنی حەوانەوەی تۆی ئەی پێغەمبەری خوا ئەی ڕەسوول الله کەواتە وڵاتێک کە شوێنی حەوانەوەی پێغەمبەر بێ شوێنی حەوانەوەی ئیبراهیم و ئیسماعیل بێ و شوێنی نازڵبوونی و هاتنە خوارەوەی وحی بێ بۆ سەر پێغەمبەری خۆشەویستمان ئەی کەواتە جێگاو بڵاوبوونەوەی ئاینی ئیسلام بێ تۆ لەم شارە پیرۆزەکە گەڕاویتەوە ئەی حاجی بەڕێز نەکەی لە بیریکەی جارێکی تر خۆت خەڵتانی گوناح و تاوان بکەی تۆ لەم سەفەرە پیرۆزە هەزارەها ملیۆنەها خەڵکت بینی کەست بینی قەوم و هۆزت بینی هەر یەک بە زمانێک لە ئەڵڵا دەپاڕایەوە هەمویان بێک لیباسی سپی هەر تاقمە و نوێنەری وڵاتێک بوون کە هەرکو باسم کرد هەر هەمویان لەژێر ئاڵای لا إله إلا الله محمد رسول الله کۆبوونەوە لەوێ لە مەفهوم و مانای ئەم ئاەتت گەیشتی کە دەفەرمێ إنما المؤمنون إخوة کەواتە ئیبرای حاجی تۆ لەوێ بۆ دەردەکەوێ کە هەموو ئیمانداران برای یەکن هەروەکو خوای گەورە دەفەرمێ لەوێ بۆ دەردەکەوێ کە هەموو مسلمانان برای یەکن هەموو خوشک و برای یەکن تۆ کاتێک تەواف دەکەی دەسمێژت لە هیچ نێک ناشکێت تۆ لەوێ تەواف دەکەی و دەسمێژت هەیە دەست بە هەزاران ئافرەت دەکەوێ کەواتە تۆ خوشک و برای لەوێ دەبێتی خوشک و برا دەبا نەکرد لەوێ خوشک و براوین با لە دەرەوەی مەکەش با لە ماڵەکانی خۆشمان با لە شارەکانی خۆشمان با لە وڵاتەکانی خۆشمان هەر خوشک و برابین ولەوێ لە مەفهوم و مانای ئەم ئاەتە گەیشتی کە دەفەرمێ و هەروەها پێغەمبەری خۆشەویستمان فەرمووی مثل المؤمنين في توادهم وتراحمهم وتعاطفهم مثل الجسد إذا اشتكى منه عضو تداعى له سائر الجسد بالسهر والحمى کەواتە تۆش لە فەهمومی ئەو حەدیسەش گەیشتی ئەبرای حاجی لەوێ کە دەفەرمێ باوەڕداران لە خۆشەویستی سۆزی بەزەیدا بۆ یەکتر وەکو یەک لاشەوان هەر کاتێک ئەندامێکی لاشەیە کرد ئازارێکی پێگەیشت ئەوە هەموو لاشت ئازار و لەرز و تادای دەگرێت لەوێ لە مەفهومی ئەم حەدیسە پیرۆزە تێگەیشتی کەواتە تۆ لەگەڵ ئەوان برای و ئەوان برای ئێمن هەمومان لەژێر ئاڵای لا إله إلا الله کۆبوونەوە بۆیە لێرەوە دەڵێن خۆزگەمان بە خۆتان کە ئەم ساڵ حەستان کرد ئەی حاجیەکانی خۆشەویست چوونە دیداری پێغەمبەری ئازیز تخوا داواتان لێ دەکەین ئیتر با پێغەمبەری خۆشەویستمان بیلبیلەی چاوتان بێ با هێز و هەناوتان بێ کاتێک چوونە سەر گۆڕی سەلامتان لێ کرد با سەر مەشقی ژیانتان بێ
بالاتان خۆشەویستتر بێ لە ماڵ و منداڵ و لە نەفسی خۆشتان هەزاران سەڵات و سەلام لەسەر ئەی پێغەمبەری خوا هەزاران درود و سەلامت بۆ دەنێرین لە مزگەوتی کوردیەوە لە شاری شیەنەوە لە وڵاتی نەرویجەوە ئەی پێغەمبەری خوا بۆیە حاجی بەڕیستا دەتوانی ئەو پەیمانی خوا و پێغەمبەرەکەت پێداوە نشکێنی و هەروەها داواکارین لە خوای گەورە لە کۆتاییدا دەڵێن ئەی خوددایە هیدایەتمان بدە خێر بچێنین نەمامی بەردار بڕوێنین گوڵاو و بۆنی خۆش لە ناو خەڵکیدا بڕشێنین خوایە جان و شێک بخە سەرزار و دڵمان خاوێن و جوان بێت ڕەگ و ڕیشەی لە زەوی و لق و پۆپی لە ئاسمان بێت هەمیشە بەروبوومی خاوێن و جوان و خۆشەویستی لە ناو خەڵکیدا بڕوێنین یا ئیلاه العالمین زمانمان پاراو بکەی بە یادی خۆت یا ئەڵڵا یا ئەڵڵا حەجی حاجیانمان قبول بکەی بە سەلامەتی بگەڕێنەوە بە ناو ماڵ و منداڵیان خوای جان جارێکی تریش بە نسیبی ئێمە و ئێوە و هەر کەسێک دڵی دەکڵێ بۆ ئەم شوێنە پیرۆزە خدایە بە نسیبی بکەی خوای جان کوردستانمان ئاوادانکەی یا ئەرحەم الراحمین خدای جان لە مردوانمان خۆش بی وشفاء خۆشیەکانمان بدە یا ئەرحەم الراحمین آمین آمین یا رب العالمین أقول ما تسمعون واستغفر الله لي ولكم